بە هەموو جارێ هەموو ڕۆژێ زانیارەکی کورت لەسەر یەکێک لە ویلایەتەکانی ئەمریکا باز بکەین لە هەموو ڕۆژێ لە هەموو ستۆرێکی ڕۆژانە. ئەمڕۆ کە باسی ویلایەتی کالیفۆرنیا بکەین. ویلایەتی کالیفۆرنیا بە گەورەترین ویلایەت دادەنرێت لە ڕووی دانیشتوانەوە. 38 ملیۆن و نیو هەتا 39 ملیۆن نەفەر عەدەدەکەی. طبعاً عەدەدەکەی لە عەدەد سوکانی کەنەدا زیاترە. کەنەدا 38 ملیۆنە، کالیفۆرنیا طبعاً زیاترە کەمترە، هەوە زۆر گرنگ نییە. کالیفۆرنیا بە ملیۆنێک بە نیو ملیۆنی تقریباً زیاترە لەوی. کالیفۆرنیا کەوتیتە باشووری ڕۆژ ئاوای ئەمریکا. حدودی هەیە لەگەڵ مەکسیک وەکو وڵات. حدودەکانی تر لەگەڵ ویلایەتەکانی دیکە، ویلایەتی ئەریزۆنا حدودیتی لەگەڵ نێڤادا لە تەنیشتی، لەسەرەوەش لەگەڵ ئۆریگن. تقریباً بەشەکی کەم لەگەڵ ئایداهۆ هەیەتی. تاوا لە بیرم نییە بزەوت پێ نووسایان لە تەنیشتێتی. شارە گەورەکانی معروفە لۆس ئەنجلس کە بۆ هۆلیوود و ئەوانە مەشهورە. سان فرانسیسکۆ ئەوە یەکێک لە شارە گەورەکان. سان دیێگۆ تەمەن ناوەکان دەبینی هەمووی ئیسپانینە، مەکسیچینە، لەبەرەوەی پێشتر ئەو ویلایەتە خۆی تابعی مەکسیک بووە، بەڵام ئەمریکا بە ناوێک لە ناوەکان وەریگرتە جا بە شەڕ بیان بە پارە بی. سەکرامێنتۆ یەک لە شارەکانە. سەکرامێنتۆ گچکەیە عەداوەکەی مەساحەکەی عاسیمەکەیتی. طبعاً شتێک لە ویلایەتەکان بە معەدەلی یەخو بە تێکرای توان بڵێن تێیدایە شاس، بەڵام شارە گەورەکانی عاسیمە نینە. هەر ویلایەتێک بە شارێک مەشهور بیتن ئەوە عاسیمە نییە. عاسیمەکەی شارەشکەیە زۆر گچکەیە. مەسەلەن یەک کاتێک کە باسی کالیفۆرنیا دەکرێت هەروە دەزانی لۆس ئەنجلس یان سان فرانسیسکۆ عاسیمەکەیتی، کەچی سەکرامێنتۆ عاسیمەکەیتی. ویلایەتێکە بە زراعە زیاتر مەشهورە، پێشترێ بە زێر، ئێستا کە بە زراعە، پێشترێکە بە زێر مەشهور بوو. زێری زۆر تێدا بوو لەو چیا و چۆلەکان، زێریان دەردەهینە. هە لەبەرەوەی بە گۆڵدن ستەیت مەشهورە لەقەبەکەی. حتا ئەو جسرێکەوە لە سان فرانسیسکۆ شار ناوی گۆڵدن بریجە، گۆڵدن گەیت بریج، با بڵێن پردی دەروازەی زێڕین. بەڵام تقریباً لە کۆتایی 800ەکان و سەرەتای 900ەکان ئەو زێڕە نەما، ئیتر کردیانە دەستیان کرد بە کوشت و کاڵ. هە لەبەرەوەی لە ئەمریکا کالیفۆرنیا بە سەبەتەی خۆراکی ئەمریکا ناوبانجی دەرکردە. یعنی سەلەت الخۆبەز وەکو دەڵێ، باسکت، برێد باسکت، بە تایبەتی لە بۆ سەوزە و میوە. لێرێ لە ویلایەتەکانی تر دەچیتن. خورمایەکی گەلە جوانیان هەیە. شوێنێکی هەیە لە پێ دەڵێن پام سپرینگ. پام بەخۆ یعنی ناو لە پەدەست پام، بەچوو دەڵێ پام تری دەبتە دار خورما. پام تری شوێنێکی هەیە لێرە تقریباً 2 ساعتێک لەمە دوورە. منبعی بوونی ئەو هەموو خورمایە. خورماکان لێرە دەستا حتا تەسیری دەرەوەش دەکەن. ئەوە معلوماتێکی کورت لەسەر کالیفۆرنیا. تەبان ویلایەتێکی شینە. کاتێک لە ئەمریکا دەڵێ ویلایەتی شین بلویان ڕێت، بلویان ڕێت شینەیان سۆرە. هەتەمەشای عەلەمی ئەمریکا دەکەی سۆر و شینە. ئەو سۆر و شینە ئەوەی کردێکە حەزبی دیموکراتی یان ئەوەی یان دیموکراتی یان کۆماری. کۆماریەکان سۆرن، دیموکراتەکان شینن. کالیفۆرنیایەک لە ویلایەتانەیەکەوە شینە، زۆربەی هەرە زۆری تەئیدی دیموکراتەکان دەکەن، چونکە لاجئی زۆرە. دایمە لاجئەکان تەعاتوفەشیان هەیە لەگەڵ
طبعا بەپێی سەعات جودایە ئەمریکا سێ سەعات دوور فەرقیە لەگەڵ نیویۆرک چکە نیویۆرک لەو بەشی لە بە ڕۆژ هەڵاتەکەیتی کاتێککە ئینتیخابات دەکرێت ساعت 7 دەمان سندوقیاندا دەکرێت ئیتر دەست دەکەن بە جەردکردن نیویۆرک ئەوەندەهینا و جۆرجیا ئەوەندەهینا و فلۆریدا ئەوەندەهینا لە زۆربەی هەرە زۆری هەتا نیوەی شەو کۆمارەکان لە پێشن هێشتا لەبەرەوەی دیموکراتەکان جرد نەکرایە چونکە تاخیرتر جرد دەکرێتن تەسفێ دەکرێت دەنگەکان کۆمارەکان دیموکراتەکان ئەوجە لێرە لە کالیفۆرنیا دەبنەوە 56 یان 58 کورسی هەیە لە کورسی پەرلەمانی دوو کورسیشیان ڕێپرزەنتێتیڤە عفەن سیناتۆرەکانە ئەوە لە ڤیدیۆشتر باز دەکەین مەبەستمان لە ڕێپرزەنتێتیڤ و سیناتۆر چییە بەڵام ئیتر هەروەندە بزانکەوە دیموکراتە پێشترێک کە ئارنۆڵ لێرە هەر ساڵان حاکم بوو مێریان پێدەگوت حاکمی هەموو ویلایەتەکەی بوو ویلایەتی کالیفۆرنیا هەر ساڵان تقریبان بەشەکەوتە سەردەمی بۆش و بەشەکەتە سەردەمی ئۆبامای ئەوە بە بەرنامەی ئەوڕۆمامی هەر شاد بن